مامۆستاجان چۆنی؟ سەلامەت بخێر بێ. ئەو چۆن لێرەی؟ وەڵی لەبێ ئیشیان جێوی ئیشانە؟ جێوی ئیشانەوەی کە ئێکسپایر دەبن لە ڕووی ئەوە جەسەدیەوە نەک لە ڕووی فکرەوە. بەڵێ زۆر جوانە قسەکەت. کاک مەسعود عەبدولخالق کابراکی جوانە، کابراکی تێگەیشتیە، خوێندەوارە، سیاسێکی گەورەیە، بەڵام پێویستە کورد ڕێزی بگریتن لە ڕووی سیاسیەوە وەک حەلاقە نیتمان، بەڵام بەس دوور بە دووری بەس کابراکی جوانە. کورد پێویستی بە ناوە پیاوە ئەو کەسایەتیانە وەلەو کورد کەسایەتی جوانی هەیە، بەڵام هەندێکی ناکەس جیانگرتەوە. ئێمە بەرنامەکەمان زیاتر وەکو سیاسی نیە، وەکو ئەدەبیە. ئەتو وەکو ئەدەبی خوێنەر لە چ ئاستێکدا دەبینی ئێستا؟ خوێنەر کەمە ئەوە هەر لە بواری ئەدەبی شعر هەر خوێنەری کەم بووە، چیرۆشیش کەم. ئێستا خەڵکەکە زیاتر بە دوای لێ کۆڵینەوە ڕۆمان کە تێ ڕۆمانیش دێ بە دەردی شعر بچیتن. هەست دەکەی تێک چووە ڕۆمانیان؟ ناڕێم تێک چووە، بەس ڕۆمان و زۆر بووە. خوا ڕەحمان پێ دەکا ئینشاڵڵا. ڕەحمان پێ بکە، خوا تەندروستی باشکە ئینشاڵڵا. ئینشاڵڵا هەمومان ئینشاڵڵا ملەتەکەمان هەموو باش دەبی ئینشاڵڵا. لە سناعی نمایە بەخوای نارێم لە سناعی گەرازەکەم بەکرێدایە و دار و باز دەسم لەگە برادەراندا دەنیش. ئەتوو مێژوو ناوەچی لە بۆ هەولێرە لە بۆ سناعی؟ من لە ساڵی 55 دەو سنعاتی بوومە. ئەرێ وەڵڵا بەس چ بکەین کاکاسا وامان ئێوەشو بێگانەمالیاتە. ڕاستە. ئێمە بەرنامەی لاپەڕینە هەزارە بەرنامە لەگەڵ نووسەرێک کەسایەتیەک شاعیرێک دەکەین. ئێستا وێنەی کەسایەتێکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێزی نەمزان دەیناسی؟ بزانم ئینشاڵڵا دەی. وەڵڵاهی دەیناسم بەس ناوەکەم لە بکرد چووە. بەرێ مامۆستا مەسعودە، کابراایکی سیاسی و ڕۆشنبیرە و دەزانی ئەو هەندێک بەرنامەکەی مە لەسەر کتێبە لە سیاسی نییە، لەسەر کتێبە و زالەگەری مخابەلەی بکەن کابراایکی لێ هاتووە. ئێستامە بەرنامەی لاپەڕینە وێنەیەکمان پێە هەزاری بەرنامە لەگەڵ شاعیرێک نووسەرێک و هونەرمەندێک دەکەین. وێنەیەکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێزی نەمزان دەیناسی؟ نازەمەڵەکە بیبینم نازەمەتانێ بینم نازانم. نووسەر و شاعیرەکان دەناسی؟ زۆر لە تەلەڤیزیۆن زۆریان دەبینم کو. نازم ناویچێم ئەوە عەبدولخالق چ پێ دەنێری؟ چۆن دەیناسی مامۆستا مەسعود عەبدولخالق؟ ئەی بەس لە تەلەڤیزیۆنی بە تەلەڤیزیۆنی بە قسەکانی دەیناسم. ئەوەیە ئینسانێکی بەڕاستی لێ هاتووە، بەڕاستی ئینسانێکی قابلیەتی هەموو شتێکی هەیە، بەڕاستی ئینسانێکە قابلیەتی هەموو شتێکی هەیە، مستەقەفە ڕۆشنبیرە، یعنی زانایە، ئینسان بە دڵەوە خۆش دەوێت، ئینسانی عاقڵ و ڕۆشنبیر هەم کەس خۆشی دەوێت. بەرنامەی لاپەڕینە وێنەیەکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێزی نەمزان دەیناسی؟ دابینم زۆر سپاس. سەلامەت. خۆڵبارانیشان لە بۆ سەحەتی زۆر وڵی وایە خۆرباران لەمە خراپ بچن نەخۆشین زۆرمە لە شتان ساغبی تەندروست بن ئینشاڵڵا. بەرەوەی باش دەناس بەس عەبدولخالق دەیناسی بە چ؟ لە تەلەڤیزیۆنی وڵایت بەس خانشینەکانن هەموو شتێک دەناسن یان ناناوە لە چێک ژمارەیان زۆرە لە کوردستانە لە هەولێرە ژمارە زۆرەوە نییە بووینە گروپ هەم هەوێتانێ ئاخە قەیدی ناکە زۆر 400,000 کەس یەک دیدە زەحمەتە ئەوەی ژمارە ئەندامێتی لێرە لە 4,000 تێپەڕیا لە 4,000 یەک دینانەسن بەڵام زۆربەی زۆریش یەک دی دەناسیت چونکە ئەکسەری چینی مامۆستاوانە هە لە دارمعالمین و لە پاش لە تاعین و لە وەزیفەش زیاتر یەکتر دەناسن. ئەوە چ پێ دەرێ مەسعود محەممەدە مەسعودە ناچە مەسعودەوە نییە؟ مەسعود عەبدولخالق یا عەبدولخالق مەسعود؟ مەسعود عەبدولخالق قەزری عەبدولخالق مەسعود. مەسعود عەبدولخالق. کاک عەبدولخالق دەیناسم پیاوەکی مستەقەفە و پیاوەکی بوێریشە. مەسعود عەبدولخالق مەسعود عەبدولخالق بوێرە پیاوەکی بوێریشە ئاسایە. ئێمە بەرنامەمان لەگەڵی هەیە لەسەر خوێندنەوە ئەتوو خوێندنەوە لە چ ئاستێکدا دەبینی ئێستا؟ زۆر کەمە زۆر کەمە بەداخەوە. بۆچی؟ وەڵی میلەتی مە وایە لەگەر شتی باش نییە. تۆزێک ورەمانە داگرت تازە بەرامبەر خوێندنەوە نازانم بۆچی. بە خودای میلەتەکە وایە لەگەر شتی باش نییە تەبیعەتی وایە.
ئارۆ تەبیعەتی وایە لە گشتی باش نەبی چی بکەین باشە واللهی نازانم بە قەناعەتی من تازە ڕۆی احتیمام بە کتێبی نادەن خۆی ئەساسی هەموو میلەتێکی خوێندنە سەحەیە ئەوانەیە ئەو شتانە لە ناو میلەت پێ بەش دەکەون لەکن کورد نییە احتیمامیشی پێ نادرێ بەداخەوە ئێستا وەرە بدنێرمە تەلەبەی قسمی عەرەبی ئەگەر زانیت گوتی تەریق بەغداد وێن سایر ئەگەر زانیت جواب بداتەوە مامۆستایەکی متەقاعدم دەزانم وەزعی خوێندنەوەی زانمە زمانی خۆی ئەمە تەلەبە بووین لە شعبەی 2 کەس 3 کەس تەحزیر نەدەکرد ئێستاکە لە شعبەی 2 کەس 3 کەس ئەگەر تەحزیر بکە ئەگەر دەنا تەحزیر نمایە خوێندنەوە نمایە کتێب نمایە هیچ دەیگەڕێنەوە سەر تعلیمیان دەیگەڕێنەوە سەر مامۆستایەکان کەم تەرخی مامۆستایەکان نەخێر زروف لەگەر خوێندنەوەی نییە زروف لەگەر علم و سەقافەت و ئەوەی نییە نەبەخۆ سەلامەت پەڕەکان تاموچێژی زیاتریان تەکنۆلۆژیە واللهی پەڕەکان تامی هەیە ئەگەر عەق خۆی بدێ بەس لەبەر تەکنۆلۆژیای و مەشغولیەت خەرگاگە لە خوێندنەوەی نمایە ڕاستی ئەم بەخۆ مامۆستامە بەس کەم بووە دیارە ینی لە مەکتەبێتە مشارەکەی کەم بووە ئەوە کاک مەسعود عەبدولخالقە چۆن دەیناسی وڵای دەیبینم ئەو لەگەری نەمدیتێ هاڕوبەڕ بەڵام تەلەڤیزیۆن دەیبینم ینی قسەی دەکا لە زۆر بوار قسەی دەکا لە بواری سیاسەت و خوێندنەوە و لە بواران دیتم قسەی دەکا مامۆستا مەسعود عەبدولخالق محەممەد ئەمین ساڵی 1950 لە بناری قەرەچووغی شارۆچکەی مەغمور لەدایک بووە بەهۆی شەڕ و کێشەکانی کوردایەتیەوە لە ساڵی 1963 قۆناغەکانی خوێندنی پچر دەبێت قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە هەولێر و مەغمور تەواو دەکات دواتر لە بەشی بیرکاری لە کۆلیژی زانستی زانکۆی سلێمانی وەردەگیرێت هەر لەگەڵ تەواوکردنی زانکۆ لە ساڵی 1970 بۆ 1970 دەچێتە شاخ و دەبێت بە پێشمەرگە بەهۆی ئەوەی لە بنەماڵەیەکی ئاین پەروەر بووە زۆر جار بیرکردنەوەکانی جیاواز بوونە و نەگونجاون لەگەڵ بیرکردنەوەکانی ئەحزابەکانی تر لە دوای ڕاپەڕینەوە وەک کەسایەتیەکی بێلایەن دەردەکەوێت ساڵی 1982 بە یەکەم دەستپێکی نووسین و ڕۆشنبیری خۆی دەزانێت لە شاخ کە بەشداری لە گۆڤاری کوردایەتی کردووە لە ساڵی 2007 لە زانکۆی الجامعة العالمية للعلوم الإسلامية للندن ماسترنامە بەدەستدێنێت لە فلسفة العلوم السياسية خاوەن توێژینەوەیەکە لە ژێرناونیشانی الإسلام والعلمانية وأثرهما في نشأة الدولة العراقية خاوەن دەستگای ستانداردە سەرپەرشتیاری لە چەندین پرۆژەی چاکسازی و ئاینی و نیشتیمانی کردووە خاوەن 25 کتێبە بینەرانی یاز و خۆشەویست دەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکەی لاپەڕا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە لاپەڕی ئەم جارەمان گفتوگۆکردن دەبێت سەبارەت بە بەشێک لە ئەزمون و ژیانی خوێندنەوە و نووسینی مامۆستا مەسعود عەبدولخالق مامۆستا گیان زۆر سوپاس بۆم دەرفەتە کە بێمت بەخشی میوانی بەرنامەکەمان بووی زۆر سوپاس ئێوەش بەخێر بێن سەرچاو هەموو لایەکتان زۆر سوپاس سەرەتا پێم خۆش بۆ باسکەم و لە بەرنامەکانی کەش هەر ئەو پرسیارە دەکەین لە سەرەتادا پێمان خۆش بوو بزانین مامۆستا لە چه ئاست و تەمەنێکدا بوو کە خۆشویستن و خوێندنەوە لایەن چەکەرەی کردووە بەنای خوای گەورە و میهرەبان وڵای من لە ناو عائیلەی خوێندەوار پەروەردە بووم باپیرانم و ئەنم هەموو مامۆستای ئاینین خەتی داپیریشم هەر تەڵەبەی هەبووە و خوێندنەوەی هەبووە و قسە و گفتوگۆی هەبووە وێ من هەر لە زووەوە خەریکی خوێندنەوە بووم بەڵام دەتوانم برێم کە دەستمدا بدە کتێب لە بۆ خوێندنەوە یان سەرەتا لە جەریدە و شتوهای جەریدە کوردیەکان ڕادەستم پێکرد لە مەرحەلەی دوای شەشی ئیبتیدایی بەڵام ئەو کاتی شەش سەرەتایی ئاستێکی بەرزی هەبوو وەکوی ئێستا نەبوو ئەگە گەیشتمە 1 و 2 ناوەندی ئەوە جەریدەم خوێندەوە دوایی کتێب بە تایبەتی ئەو کاتیش
ململانی ئاینی و علمانی هەبوو، نیشتیمانی و شوعیەت هەبوو، حیزبەکان هەبوو، ڕەسمالی و سۆسیالیستی هەبوو. ئەوانە کاری تێکردوین کە هانیداین لە بۆ خوێندنەوە هەڵبژاردن و تێگەیشتن لەو بارودۆخ. مامۆستا بۆچی قۆناغەکانی خوێندنت پچڕ بوو یاخود گۆڕانکاری هەبوو لە شوێنەکان؟ لەبەر ئەوە بوو کە لە ساڵی 1963 بە بڕیارێکی عەبدولسەلام عارف کە بەشێک لە ناوچەکانی کوردیەکان ناوچە کوردیەکان دەربەدەر هەر لەبەر ئەوە بوو یاخود چ کاری؟ لای ڕەنگە کاریگەری ئەمن ینی ئەمە من هەر دەچوومە بەرخوێن لەبەر ئەوەی وەکبری ئیرادە چ عائیلی لەسەرەوەی بکە هەمومان خوێندەوار بین. بەڵام وارێککەوت ئەوەی جەنابەتەی ساڵی 63 ئەو ناوچانەی کەندێناوە تقریبا دەتوانین برین ئەنفالی یەکەم ئەو کاتیە هۆی ئەوەی ئەنفالەی بەو دوایی یەک جەوهرە. ئەو کاتیش عەبدولسەلام عارف ئیمامی ئەزهەری هینا و چەندین زانایی، بەڵام زانایەکان ئەوی پیان دەگوترێت وەعازە سەڵاتین، هەنێ زانای کورد بەشدار بوون، دەورەکی باشیان دیت، محسین الحەکیم مەرجەعی شیعەکان دەورەکی باشی دیت، ئەوانە ڕازی نەبوون، بەڵام باقیەکەی تر فتوایاندا کە کورد باغیە، کە باغی لەسەر ئەساسی ئەو فتوایی عەبدولسەلام عارف حملەکی تەهجیر و کوشتن و گرتن و ئەم بابیشم بەبەرکەوت گیرە ئیترمە دەربەدەر بووین. ماڵی باپیرانم لە قوشاغڵبی ئەم سەرەتای خوێندنم لەوێ دەست پێ کرد. دواتر هاتیە لەوێ وەرنەگیرام ڕاستی 5 ساڵان بووم وابزن ئەو کاتی دەبابی 6 ساڵان وەرجیوازم ئێستا 7 ساڵی ئەوە نییە. ئەو کاتی مستەوایەکە وابوو بە 6 ساڵان وەردەگیرێ، ئەم کەمتر بوو لە 6 ساڵ. بەس دوایی مدیرەکەمان نای حەمید ئەفەندی بوو، هەندە پرسیاری لێکردم جەدوە لە زار بوو، زانیاری تری عامل زانیم وەری کردم. ئەجە دوایی لە پاشەندی هاتمە ئیبن خولەکانی هەولێرەکە زۆربەی زۆری ئێستای موەزەفینی هەولێرێ یان خانە نشینەکان ئێستا لەوێ دەرچوین، ئەم لێ بووم لێ سەرەتایم تەواو کرد. جیاوازی خوێنەر و خوێندنەوە لە چ ئاستێکدا دەبینی بە تایبەتی لە سەردەمی ئێستا و کاتی لاوێتی بەڕێزت؟ خۆی و کاتی کتێب زۆر کەم بوو، زانیاری زۆر گرنگ بوو، ینی سەرچاوی زانیاری زۆر بە زەحمەت دەست دەکرد و شوێنی خوێنش. بەڵام بەڕاستی ئێستا ئەم تەعەجوم دێ گەنجی ما ئێستا حەقویە زۆر بخوێنەوە، چکە خوێندنەوە ینی ئینسان ئەسلی هاتنی ئینسان لە بۆ سەر زەوی یان لە بۆ ئەو گەردونە تەماشاگە پڕک لێکدین و ئەو گەردونە گەورەیە لە بۆ ئینسان دروستکراوە. ئینسانیش پەیامێکی پێیە کە حەزارەت دروست بکە، ئەوی لە قورئان در وەستەعمەرەکم فیها، ئێکەواتە تو ئەو هەموو مەسروفەت لێکرایە، حەقویە ئەو پەیامە جێبەجێ بکەیت کە خوێندنەوەیە ئیقڕائیش بە تایبەتی خوێندنەوە و جێبەجێکردنە. چکە هەر میلەتێک خوێندنەوە و جێبەجێکردنی خوێندنەوە و فەهمەکەی نەبی حەزارەتی پێ دروست نابی، دەبتە پاشکووی میلەتەن. بۆی زۆر گرنگە ئێمە هانی خەڵکی خۆمان دین بخوێنەوە هەم لە پێناوی خۆی و هەم لە پێناوی میلەتەکەی، هەم لە پێناوی ئەو ڕیسالەی کە لە ئەسڵدا گەردون و ئینسانیشی لە سەر دروست بووە. جا ئیزافەش کەشەیە. ئێستا قۆناغەکە بەڕێی من گەنج و بە تایبەتی ئافرەتان هەر یەک تۆزێک بێوێ ئیحتیمام بەخۆی بدا مستەقبەلێکی زۆر باش و گەورەی هەیە. جاران زوو بەس کوڕە ئیمپراتۆر و کوڕە والی و کوڕە پاشایەکان مستەقبەلیان هەبوو، فەقیر و هەژار هەرچی بیکردا باە چکە ویراسی بوو. بەڵام ئێستا زۆرێک لە دەستگۆڕی دەسەڵات هەیە، مەجال هەیە لە بۆ هەموو لایەکی. دوای ڕۆژێک دادێ ئەم دەزانم گۆڕانکاری ڕوتە لە کوردستان هەموو پشێمان دەبنەوە دەرێن بریا زوو خۆمان ئامادە بکردوە خوێندنەوەمان بکردا باە شارەزاییمان پەیدا بکردا باە. لەبەر هەندێک من دووبارەهانی هەمووان دەدەم زۆر بخوێننەوە کات بە فیرۆنەتە. بەڵێ یاهیواتە لە قسەکانی بەڕێز دەوەمان بۆ دەردەکەوێت کە خوێندنەوە پەیوەندی بە مەبەستی هاتنی مرۆڤایەتیشەوە هەیە. بە تەئکید زۆر ینی مەبەستی هاتنی ئینسان کە ینی بەرپاکردنی حەزارەتە. حەزارەت لە مستەلەحی ئەکادیمیە، لە مستەلەحی دینی پێی دەگوترێت تەعمیری زەوی. ئەم بەخۆی باش تەکت پێ برم. ئێستا پێشانەمان سەرچاوەمان هەبوو، بۆ نمونە من لە پێشمەرگایەتی ینی حتا لەوێش دەرفەتەکانم دەخۆستەوە قەت نەمدەهێشت کات بەلاش بڕوە. بۆ نمونە من
مجموعان کتێبم لە پشت ئەوەی پێدرن کۆڕە پشت ئێستا شتێکی وام هەبوو دائیمەن 4-5 کتێبی تێدا بوو کە لە ڕێ دەڕۆیشتین لە شوێنێک ئیسراحەتمان دەکرد من ئەو ئیسراحەتە بە چ دەمبردە سەری طبعا نەبوو لەسەر کورسی و مێزت لە پێش بی و ئەنتەرنێت لەولا و گلۆب لەوە نەبوو لە پەنابەردەشیدا دنیشین ڕق و تەق لە ڕەنگە نیو کتێبم دەخیندەوە بە نیو ساعتەچی عاتەن قەڵەمیشم دەردەینە تێبینی وردم لەسەر ئێستاش ئەمن ئەو کتێبانێک کە 35 ساڵەوە پێش خوێندیتمەوە بەبیرم دێ دەتوانم عیبارەکانم وا دێتەوە پێشچایی ئەم نارم هەموو بەڵام ئەوانەی کە بە کەلک گفتوگۆ و بە کەلک عەقڵ دێ لە بۆ بەکارهێنە لەبەرەوەی ئێستا زۆر ئاساییە یعنی خەرچیمە شوێنێکی خۆش شوێنێکی گەرم شوێنێکی فێنک هاوی نان ئەنتەرنێت هەرچی بتەوێ هەیە ئەم شتەشکەشم بەبیر دێ بەبیرم دێ لە ناو هەموو پێشمەرگە مشکلێکمە لە بۆ پەیدا بوو ئایا ژمارەی کۆنگرێسی ئەمریکا چەند هەموو نەمازانی ناچار کردمانە بروسکەیەک لە بۆ سکرتێری گشتی ئەو زانی یعنی ئێستا هەرێک لێرە ئەوەی دانیشتوە حەزی لێبی ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا نوێنەری کام ویلایەتە ئەرە حیزبی دیموکراتیان جەمهوری وادەکە بەدەقەچ لەوەی کەواتە بەحس و خوێندنەوە زۆر ئاسان بووە ئێستا ئەو کاتی وابوو ینی معلومات زۆر بە زەحمەت دەست دەکەوێت ئێستا معلومات هەموو مامۆستای گەورە لە ناو ماڕی خۆیە مەکتەبەی گەورە لە ناو ماری خۆتە بانکی معلومات لە ناو ماری خۆتە ینی زۆر یان هیچ هەنجەت و پاساوەک نەمایە خەڵکیمە ڕۆشنبیر نەبی نەخوێندەوە نەبیانی ئەو کاتی کە لە هەندێک یاری و لە هەندێک ئەوی دەورسێ لە بۆ ئەو ئینسانەکە ئینسان تەماشاکە هەلمەکی ئەمریکی گوتی دەتوانم سەری ئینسان دروستکە بەڵام گوتی وڵایی کە لە سەرەکەت دەبی هەنچی زەوی گەورە بیت تەماشاکە تا ئەو هەموو دەمار بەس بەشێک لە ئیشی چاو نزیکەی 2 میلیۆن دەماری پێویست یعنی خوای گەورە ئەو سەرە گەورەی کە ئەو دەیویست هەنچی زەوی بی ڕەنگە جسمەکەش هەنچی گەردون بی ئەوجە پێی دروست بکرێت ئەوە لە 10 سانتیمەتر کەمتر توی دروست کردیە لەوێ کاتە ئەو مەسروفە زۆرە لێکرایە ینی ئەگەر بە دۆلار بی هەرچی دۆلاری هەبووە و هەیە و هەتا دنیای دۆلار دروستکەی ئەو مەسروفی بەس سەری پێ دروست نابی کەواتە ئەوەی نییە تو بچی دۆمینەی پێ بکەی کۆنکانی پێ بکەی هەندە یاری پێ بکەی ئەو وەختە نازداری پێ بچین ئەوەی ئەتوو ئینتاج بکەی خزمەتی بەشەریەت بکەی ئەگەر لە هەژار و فەقیر بی ئەگەر لە ڕیسالەکەی ئینسانی بی ئەگەر لەوەی بی کە چۆن دادگەری و خۆشگوزەرانی لە بۆ ئینسان دروست بکەی ئەو هەم لە خۆت و هەم لە میلەتەکەت قازانج زۆر ڕاستە مامۆستا شتێکم بیراتەوە باسی ئیقرات کرد هەتا کتێبە ئاسمانیەکانیش کە دابەزوینە بۆ خوێندنەوە دابەزوینە بۆ نمونە قورئانی پیرۆز کە خودای گەورە دایناوە لە سەرەتادا باسی ئیقرائی کردووە بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم ولسرو إقرأي برز بوماته راز دكي والله جهر قرآن قرآن إقرأني مثلا توراة مجدية إنجيل مجدية توراة شريعة قانون آفيستا شريعة خوينوية بيدا براهماي هندية كنزار رباي من دائية كان هامو وانا معناي بمعناه لمعناه كان تسقيف وخويندنو عدالة ابتدائية يعني هموي بوشوي هاتي بويا رسالة إنسان بتواتي لهمو دينك ما دام دينك كان ديني إخواني يك دينه همي أو بياماتك بخوينا شارزابا مثقفبا لانجري لبيناي أوي دادكري بربابكي لبيناي أوي كاتو وكبري إيشوجاني مروفا كانوا فقيرة كانش باشك بلا إيشوجاني خوت كاتو ندخوين دوا ند شارزان نبوي جاهل دبي جاهل وكو أعرابي يعني بس خود دبي يان دبيا كويلي ظالمك دجي فقير وهجاركاني دورو بري خود بله مامۆستا خێزان کاریگەریەکی دەبێت لەسەر خوێندنەوەی تاک یعنی تاک دروست کات بە تایبەتی لەناو ئەندامانی خێزانەکەی دەزانی خێزان دەوری گەلە زۆرە بەڵام ئەوە کوبری هۆکاری ئەوەل و ئاخیر نییە بە تایبەتی لە سەرەتادا زۆر هۆکار چکە هەموو موئەسەسەی تەتەوری عواملی خارجی لە سەرەتادا زۆر کاریگەر تەمامە عائیلەش بەشێکە لە عواملی خارجی لەسەر ئەو ئینسانە
چکە لە سەرەتا دای کەواتە مقەلیتی بۆیە عائیلە لە بۆ سەرەتا زۆر گرنگە بەڵام تەبیعەتی ئینسان وایە هەتای ئەسیری دەستی عواملی خارجی نییە یعنی ئەسیری دەستی ژینگە و عائیلە نییە حتا ئەو ژینگە و خانەوادەش هاندەری خوێندنەوە نەبن دەگەیە قۆناغێک ئەتو بە خۆت یاخی دەبی لەو بێسەروبەریە دی خۆت دەخوێنیوە خۆت بینا دەکەی یعنی ئەوە هەیە ئەمە زۆرمان بینیوە لە خانەوادەیەکی ینی کوبرەی زۆر خوێندەواریش نەبووە شاعیری گەورە فەیلسوفی گەورە یان زانای گەورەمان بینیە دەرچووە ئەو خۆشبەختانە ئەو مەجموعە عولەمایی کە دەرێن ئینسان کوڕی ژینگەی خۆیتی هەڵەیە کوڕی ژینگەیتی خۆیتی لە قۆناغێک لە قۆناغە سەرەتایەکانی بەڵام لە دواییدا نەخێر کوڕی خۆیتی خۆی دەگاتە سەر پێ خۆی بەڵام ئەگە خێزان یارمەتی دەربوو لە سەرەتادا تو بە خوێندن و بە سەقافەت دەست پێ دەکەی کەواتە زووتر دەگەیە مستەقبەلی باش. ئێستا هەست دەکەی مامۆستا لە قەیرانی خوێندنەوە داین؟ زۆر بە تاکید دەزانی چۆنە سەر نمونەک هەیە خەلیفەی پێشێک عومەری کوڕی عەبدولعەزیز چونکە ئەهلی ڕابواردن و ئەهلی فەساد بووە گفتوگۆ و خوێندن لەناو خەڵکیش نەبووە هەر باسی ماینی چاک خواردنی چاک بە تایبەتی ئەوی عەرەب پێی دەگوترێ تریت و مەرەگە فلان لە فلانیدا پیاوەکی بەدەست بوو ئەوەندە ئەوەندەی برد دیوخانەکی گەورەی کردیا ئەو باسانە بوو لە سەدەمی کوڕی عومەری کوڕی عەبدولعەزیز چونکە پیاوەکی عادل و ڕێک و پێک بووە باسی خوێندن بووە فلان ئەوەندە حەدیسەی لەبەر کرد فلان ئەوەندە عیلمی گردونەی ئەوەن ئەستێرەی ناسی ئەوە کرد ئەوەندە یارمەتی منداڵە هەژاردرا مەدرسە کراوە لە بۆ هەژاران لە بۆ خوێندن تەماشاکە دوی لێک جودایە چونکە لە کوردستان سەرکردەکانمان زۆر ڕویان لە خوێندن و سەقافەت و علم نییە بخۆتەنزان ڕویان لە چی بازۆرەوەی باز نەکەین بۆیە خەڵکی کوردستانیش کەوتە ژێر ئەو کاریگەری حەقوە نەبوو حەقوایە مامۆستای ئاینی مامۆستایانی زانکۆ ئەوانەی ئەهلی فەلسەفەن لە کوردستان ئەهلی سەقافەتن حەقوە بوو بەرامبەر ئەو فەرامۆشی سەرکردەکان ئەوان ئیحتیمام بە خوێندن بدەن بەڵام ئەگە دیتت زانا و ئەکادیمی و مامۆستای ئاینی لەبەر دەرگەی سەرکردە و مەسئولەکان بوون ئەو کۆمەڵگە خراپ تێکەچی بەخۆی حەدیسە ئەگە بە پێچەوانە دیتت وەکبری دەسەڵاتدار لە بەردەرگەی زانا و مامۆستای ئاینی و ئەکادیمی بوون و کۆمەڵکە زۆر پێش دەکرد بەداخەوە بەشی زۆریم نارێم هەمووی زانای ئاینی و مامۆستای ئەکادیمی و شاعیرەکانمان نووسەرەکانمان بەشەچیان هەموونە لە بەردەرگای بەرپرسانن بۆیە کۆمەڵگەیان کوشتووە و خوێندنەوەش زۆر لە خەریکە برێم هاتوتە ژێ نزیک سفر کە زەرەرەکی یەکجار زۆر دەکەین خۆمان و هەموو کۆمەڵگەکەش چ گۆڕانکاریەک دەبێ مامۆستا گەر سیاسەکان خوێنەر بن یاخود بخوێنەوە خۆ ئەمە بەبیرم دێ لە ناو شۆڕش لەبەر ئەوەی سیاسیەکان زۆر حەزیان لە خوێندنەوە بوو ئەو کاتی ئێوە ئەهلی مسەقەف شوێن و پای خۆی هەبوو وەکو ئێستا نەبوو ئەهلی مسەقەف و خوێندنەوارەکان ناو ناوتۆڕی خراپیان دەی بندرێت لایەن سەرکردەکانەوە ئەو کاتی بەڕاستی وەکوبری خەڵک دروست بوو هەزاران هەزار خەڵکی باشی لێ دروست بوو لە ناو شۆڕش لەو شاخداخی ینی حەقی وە بوو ئێستا لە کوردستان کە ئێمە لە ناو حەزارەت داین ناو گەرمەی حەزارەتی دنیا داین حەقوە بوو ئێستا سەدان عالمی گەورەی کیمیایی و فیزیاییمان لێ دروست بووین سەدان عالمی مەسەڵەن قانونی سەدانی گەردون ناسی سەدانی کۆمەڵ ناسی بەداخەوە ئێستا دەبین لە کوردستان هەتا ئێستاش نین باش تەکت پێ بم لە ماوەی ئەو 30 ساڵی کە دەسەڵاتی خۆمانە یخۆ ئەو 30 ساڵی تەمسەکە فیزیای کوانتم چەند پێشکەوت علومەکانی سروشتی ناسا پێدا بڕۆ کاکە لەوانە گەڕێ وەرەوە خوارێ وڵاتانی وەکو هێند کۆریا سەنغافورە وڵاتانی ئەفریقا بە تەوری یەکتریان دەکوشت ئێستا چەند پێشکەوتوو بووینە هەموو جیهان ئێستا ما 30 ساڵی نەک پێشکەوتوو بینە خراپسازی ڕوویدایە ئەسڵەن چوینە دواوەش بڕۆ ژمارەی
دروستبوونی ئەو کاتی مەسەرەن مامۆستا ئیزانکۆی بەقووت ئێستا هەیە شارەی دکتۆرای هەیە باوەڕکە مەقالەی نازانی بنووسی مامۆستای ئاینیە مەسەن حەدیسەکەی نازانی قەواعیدی فقهی چییە نازانی زمانی عەرەبیەکەیت باش ڕەنگە لە زمانی قورئان باش نەکە ئەوە هۆکارەکەی چێ هۆکارکەی ئەوەیە دەسەڵات سەرقاڵی ئیشی ترە بەداخەوە ئەو دوو ئیشەش هەندە زۆر جیان بە دەستور مەناکرایە کە سیاسی بەرپرس نابی توجارەت بکە ئەوەندەی لە کوردستان دەرێن دەبی دەسەڵات و دین لێک جیا بکرێتەوە کە هیچ ئەساسی نیە دەسەڵات و دین بۆ لێکجی دەکەن هیچ معنایەکی نیە با پێکەوە بی بۆ ئەتو شتی سەقافی لەوەی دەرپێکەوە بەڵام دەبواە بیبرەی دەسەڵات و توجارەت لێک جودا بکرێتەوە ئەوە لێک جودا بکرابایە بەڕای من خەرچی شایستە دەکەوتە شوێنی شایستە و خەڵکی شایستەش لە شوێنی شایستە پێویستی بە خوێندنەوە و سەقافەت و شارەزا بوونە کەواتە دووبارەی دەکەمەوە ئەو واقعی ئێستای کوردستان کازیبەیە ڕجاءن گەنجەکان فەقیر و هەژار خوێندەوارەکان بۆی هەر مەخەرەتێن ئێستا سەقافەت گرنجین ماوەیەکی کەم بکە کە دەرێم واقعەیەکی کازیبەیە کەواتە واقعەیەکی ڕاستەقینی حەقیقی دیتە پێش ئەو کاتی زۆر پشێمان دەبیەوە درێ ئەو فترە دوور و درێژە ئەمن خوێندنەوەم نەکرد کتاب نەخوێندەوە شارەزای علاقاتی دووەلی نەبووم شارەزای گردون نەبووم شارەزای فەلسەفە نەبووم شارەزای زانست نەبووم شارەزای ئاین نەبووم هەموو چکە پێویستی پێ هەموو پێویستمان پێیتی مامۆستا چی بکرێت باشە بۆ چارەنووسی ئەو نەوەی ئێستا لە کوردستان سەبارەت بە خوێندنەوە وڵای نەوەی ئێستا دەزانی دەبی چارە ئەوەیە ئەوە دەسەڵات وەکوبرێت تابعەکی وەرگرتیا کە دژی خوێندنەوە و وەکوبرێ پێشکەوتن و شارەزابوونە دەزانی لە جیهاندا تاریخی شوامان پێدرێت دەسەڵاتی فاسید زۆری حەز لێ کۆمەڵکەش فاسید بی دواکەوتوبی تا تەمەنی خۆی درێژ بیتەوە و بالفعل تەمەنی دەسەڵاتی فاسید لە کۆمەڵکەیەکی تێکشێوا و درێژ دەبتەوە دەنا زوو کۆتایی تایبەتی ئەگە زاڵمی و فەسادی تێکەڕوو بۆ یەک وەجە زۆر تەمەنی کوردە چکە تەمەنی درێژبی زەرەری نەک لە بۆ کۆمەڵگەکەی خۆی لە بۆ کۆمەڵگەکانی جیهانیش دەبی ئێستا من دەزانم بە پێی تێگەیشتنمان لە دەق لە تاریخ لە واقعی ئێستای جیهان دەسەڵاتی ئێمە درێژەی نابی ئەنی ئەوە شتێکی مەوزوعاتی سیاسی نییە مەوزوعاتی علمیە قبول نییە یانیەوە لەبا هەندێ ئەمە داوا لە ئەکادیمی و مامۆستای ئاینی و شاعیرەکانمان و مسەقەفە گەورەکانمانە ئەوەندە نێرجسی نەبن ئەنی وا بزانن ئەو هیچ دەسەڵاتی خۆمان زۆر نێرجسیە وا دەزان ئەوەی ئەوان دەیکەن ئەوەندە باشە و چاکە و کۆتەی کوا کاریگەرت کوا تاسیرت کوا بەرهەمی نوێت ینی نییە هەمومان پاشکەوتوین ڕاستێکی بۆیە سەرەتا پێویستە ئەمە ئەحتیمام بە خوێندنەوە بدەین ینی لەسەر ئەساس ئێستا لە قورئان کە درێ ئین ئەکرامەکم عند الله ئەتقاکم با لە لای ئێمەش ئەتقا بە معنای ئەهلی مسەقەف و خوێنەوار و داهێنەر و ئەوانە بی نەک وەڵا لەسەر ئەساسی ئەوەی ئێستا لە مەجلیسەکان ئەوەی دەستە لای سەرێ ئەوەیە کە زۆرترین فەسادی کردە زۆرترین گەندەڵی کردە ئەوە لەوێ ئیستقبال دەکردن ئەو کۆمەڵگەیم ئەوە گەرە خراپە یان حتا شتی تریشەیە بۆ نمونە ئەو کەسەی کە خزمەتی کۆمەڵگە دەکا دەخوێنێتەوە جاروەیە پێدرێن بەڵام ماڵ و سامانیە دەرن فەقیر حارە نەیزانی بەڵام ئەوەی کە وڵات تاڕان دەکا و دەدزی و دەبا دەرن وڵایی زۆر عاقل بوو لە بۆ خۆی زانی بێت ئەو معادلان دەبی وەرجێڕین ئەوانە دەبی وەرجێڕین کە دەری چارەتە چارە ئەوەیە ئەهلی مسەقەف و خوێندەوار دەبی پێگەی ئیجتیماعی و پێگەی سیاسی و پێگەی قانونیەکەی بەهێزبی ئەوانەی کە نەخوێندەوارن کە خەریکی شتیترن لە خوار و تر بن لە کۆمەڵگە مامۆستا گەروازە دەسەڵات بێنین بە خۆمان چی بکەین بۆی نەوەیەکی جوان پەروەردە بکەین یعنی نووسەران شاعیران خۆی ئەوەیە ئەوانیش کەم تەرخەم نین زۆر کەم تەرخەمین هەمومان ئێمە پێویستە وەچی خۆ دەرێت جیا لە دەسەڵات خۆ دەسەڵاتی خۆمانە کە ئەوە قسەیان لەسەر دەکەین ئامۆژگاریە بەڵکو جارجار بێنەوە سەر خەت ینی بەڕاستی ئەکادیمی و مامۆستای ئاینی و فەیلسوف و شاعیر و هەرچی هیتمان پێویستە مرکزی بە قووەت دروست بکەن هانی جیلی نوێ و خەرچی خۆمان بدەن خوێندەوار بن چکە ئەوە
وەکوبری چارەسەری کێشەکانی کوردستانیش دەکات چارەسەری وەکوبری داهاتوشمان دەکات و حرەکەیەکی تاریخی بە قووەتیش دروست دەکەین لە بۆ گەشە سەندن ئەنی ئێستا تەنمیەت بە تایبەتی تەنیمی مستەدامە لە ئوموم متحیدە زۆر گرنگی پێ دەدرێت چکەگەوەینەکەی ئێستا ئەمە بەس لەسەر نەوت و غازی خۆمان بژین ئەدی داهێنانمان ئەدی سنعاتمان ئەتی باشە بۆ ئێمە ئێستا هەموو هەرچی ئێستا مقناتیسەکی بینی شتی دەرەوە دەبرکە ئێمە ڕوت دەبینەوە هیچمان لا ینی هەر عیبیش ئەمە مەسەڵەن وەستاڕاجەبمان دوێنێ تۆپ و سنعاتی هەبووە 200 لەوە پێش ئێستا نابابی ئەمەش هەندشتمان هەبووە ئەوانە هەموو دەکەوێتە ئەستۆی ڕەوشەنبیر و مامۆستای ئاینی لە ختبەکانیان کە هانی خەڵکی بدەن بخوێنن سنعات دروست بکەن تەکنۆلۆژیان دروست بکەن هەر حەز دەکەم ئەوش برێم ئەوەی کە خوای گەورە داوای لە ئینسان کردێ کە حەزارە دروستکە برێ بە چەند مەرحەلە تێدەبڕ یەکەم جار خوێندنەوە بزانە خوێندنەوە دوایە زانست و فەلسەفە دوایە تەکنۆلۆژیا ئەوجا دوایە دەوڵەتداری لەسەر ئەساسی ئەو تەکنۆلۆژیا ئەوجا حەزارەت پەیدا دەبی ئەو ئەساسە طبعا ئەمە ئەو مەرحەلانەمان هیچ نیە ئەسڵ لە بەرنامەی حکوومەت لە بەرنامەی حیزبەکان لە بەرنامەی شخصیش ئەواننی ئەوانە دەبی هەموو بێخینەوە جێی خۆی بە تێڕوانینی بەڕێزت چ جۆرە کتێبێک باشە بۆ ئەو کەسانەی کە سەرەتا دەست دەنە کتێب زانستی یاخود فەلسەفیە ئاینی لە سەرەتادا بەڕێی من چکە هەندێک جار نووسەرەکان باسیەوە دەکەن درێن کتێبیش وەکو ژەهرێکە یاخود دەستا من لێدوانی نووسەرێک شاخەوان سدیقیان نووسەرێکی باشە وتی وەکو کچێڵگەیەکی مین دەیبینم کتێب بۆ کەسانەی کە سەرەتا دەستی بۆ دەبن سەرەتا ڕاستە سەرەتا ڕاستە بڕچی تەوجیه دەوێ بەڵام دوایە ئەوەی ناهێت با قیچەکە با هەموو جۆرە کتێبێک بخوێنرێتەوە بەڵام سەرەتا بەڕێی من ئەوی پێی دەگوترێ مەوسوعە فەرهەنگ زۆر گرنگە ئەوەی نووسیتی بە بێلایەنی نووسیبی لە بۆ خۆی بە سەقافەتێک بداتە خوێندەوە یعنی مەوسوعە نابی بۆ نمونە مەوسوعەی جوودی نووسیتەوە من هەوڵم نەدایە نەفەرەکەی ئیجبار بکەم لە چوار مەدرسەکە بستە کامە نا بەس دەرگە ڕوونی دەکەوە ئەو ئەتو هەتا بەر دەرگەی مەدرسەکانی دەبێت مەدرسەی سۆسیالستە مەدرسەی شوعیەتە مەدرسەی لیبرالی مەدرسەی ئاینی طبعا انتمای سیاسی هەر لەسەر ئەو ئەساسی دروستێت ئەتو ڕوونی دەکەوە دەرێەوە مەدرسەی لیبرالی لەبارەی مولکی خاصە لەبارەی عەدالەت لەبارەی دەوڵەت لەبارەی کەرتون لەبارەی ئینسان لەبارەی عیلاقاتی ئیجتیماعی ئافرەت هەرچی مەسئلە هەیە درێوە ڕەئیەکانیتی مەدرسەی تریش ئەوە ڕەئیەکانی تری ئەوە ئەتوانێت پێپشانە دەی بەڵام اختیاری دەدەیە خۆی مەرێ وەڵا ئەتوو دەبی بچێنە ئەو مەدرسەی وەکو برێ 4 ژوورە هەریەکە قەتعی خۆی نووسرا ئەتوو ژوورەکان بە تاریکی مێلەوە ڕووناچکە خوێنەواری هەتا بەردەرگەی خوێنەوە ئەو بە اختیار بدا خۆی ئەو دەستەکان بۆیە باش زۆری پێم باشە سەرەتادا مەوسوعەکان بخینەوە مەوسوعەی کوردیش چکە مەوسوعەی عەرەبییان مەوسوعەی ئینگلیزیان هەر زمانێک یەکەم جار گزارش لە ڕاو بۆچوونی وڵاتەکەی خۆی دەکات هەرچی ئێمە لە کوردستان چونکە سەرەتایە بە وەکوبری تەڵەبەی یان پەروەردەی خۆماڵی بی سەرەتادا بەڵام دوایی قیچەکە با هەموو شتێکی بخوێنتەوە کە گەیشتە مەرحەلەیەک ئەم بخۆم هیچ کتێبێک نییە لە جیهاندا ئەوانەی کە زانستین فەلسەفین ئاینین دژی ئاینین دژی مەدرسەکانن ڕای جویاجیایەکانم هەموو خوێندیتەوە بۆ نمونە سەلمان کتێبەی ئايات شەیتانیە ناوی ئەوم لەبیێت سەلمان نازم چی ینی دەیانگو کەس نەخوێنتەوە ئەم وڵا بە مەلزەمە پەیدام کرد خوێنمەوە زوو یانە من بە بیرم دێ سەفی سەیم تۆستەی بوو دەیانگو هەر کەسە کتێبی مادی دیاری کتێب بخێنتەوە یەکسەر لە دینداری وەردەگەڕێ دەبتەم وەلەی هەر زۆر حەزم کرد دوای خوێنمەوە چن نەبووە هیچ شتێک پێڕوانینی خۆت لەوێ باس کرد بەڵام ئەو هەرزەکارانەی کە دەست دەنە کتێب یاخود گەنجی ئەتیادیش یاخود هەیە بە تەمەنیشە کە سەرەتا دەستداتە کتێب خوێندنەوە زۆر جار بەلای ئیلحاد دادەیبات یاخود بەلای تونڕەوی ئیسلامی دادەیبات هەردوو خراپ ڕاست دەکەێت ئەوە دەزانین چۆن هەموو وڵاتێک کە وەزارەتی ڕەوشەنبیری هەیە دەبی ئەوەی بزانی ئەنی هەندێک کتێب هەیە لێ نەگەڕی یان تایبەت بی بە خوێنەواری باڵا لێ نەگەڕێ ئەو کتێبە ئەم نارێ مەنعی بکە بەس لێ نەگەڕێ بستە ناو گەنجەکانەوە یان لە مەنهەجی تعلیم لەوێ ینی خۆی کە دەرین تەربیە پەروەردە و فێرکردن
خۆی لەوێ ئەوانە هەموو دەبی دیاری کوری وەزارەتی ڕەوشن بێ ئەنی ئمە وەزارەتەکانمان ڕاستی ئەم تەمەشای دەکەم ئەوی پێ دەگوترێ مەقاصد ئەوەی نایەنتە دی ینی ئەوەی جەنابەت کە بازەکە یەک لە مشکیلەکانە لە ناو گەنجی نوێ سەلبەرچی ئەو هەموو ئافرەتە تووشی ئەو هەموو کێشەیە دەبی دەکوژرێ کە وڵات ئەسڵا حقی برین شەهیدیان دەکەن چکە زۆر گوناحە ئەو هەموو ئافرەتە دەکرێت یان ئەوەندەی خۆیان دەسوێنن یان گەنج تووشی ئەو هەموو کێشەیە دەبی دەزانانی ئەمە جارێک ڕێکخراوەی دووەلی ئەمە شتێکمان پێگوتمان ئەو ئافرەتانەی کە تووشی کێشەی و خۆسووتاندن و یان دەکوژرێن چنە زۆربەی زۆری ئەوانن لە قۆناغی نامەدەنی دەگوازرێتەوە لە بۆ قۆناغێکی مەدەنی لەو بینەیە کە نازانی چون تەحویل دەبی کە پێشان جار پێدرێن ئازادی ئەو ئازادی کە داوای دەکەن چکە کۆمەڵگەکە ساغ نییە دەسەڵاتەکە ساغ نییە کە لە عیلەکەی تو دەری دەینی یاخی دەکەی تووشی کێشەی زۆر زۆر گەورە دەبی نابی ئەوە وهانی ئەوە دەبی زۆر زۆر بەزانایی ئەو ئیشانە بکەیت بۆی ئەمە زۆر تەئید دەکەم بەڕێ ئیمناقوێت چەندین کۆنفرانس بکرێت لەسەر ئەو پرسیارەی کە سەرەتای خوێندنەوە لە چ ڕادەست بێت لە هەندێک نووسین هەیە تووشی ئیلحادێکی متەتەڕیف دەبی لە هەندێک نووسینیش تووشی وەکوێ ئاینیەکی متەتەڕیف دەبی هەردووشیان زەرەری هەیە چۆن وا بکەی خوێندنەوەی بکە دەبی هەموو لایەکمان ئاگادار بین گەنجانی نوێمان تووشیوانەی بە تەوجیهی جوان جوان سە فەیسبوک هەیە وبری سوسیال میدیا هەیە مەجال هەیە ئێمە هەموو لایەکمان ئامۆژگاری جیلی نوێ بکەین کە چۆن بێت مامۆستا کەواتە گەیشتمە هەدفێک لە قسەکانی بەڕێزت یعنی باسی وەزارەتی ڕۆشنبیریت کرد باسی کتێبخانەت کرد کە هەموو کتێبێک نەکەوێتە ناو مەکتەبەکان و بۆ خوێندنەوەی ئەو کەسانەی کە سەرتا دەست پێ دەکەن واتە پێت باشە کتێبخانەیەکی گشتی دروستکرێ بۆ کەسانی ئەکادیمین و کتێبەکانی لێدا بنرێت جگە لەو کتێبانەی کە چۆنە ئێستا خۆی منهەجی تعلیمی زۆر گرنگە ئێستا لە زۆر قەزایان ئەمە پێویستمان بۆی هەبوو لەو فترەی ئیعادەی تاریخ ئیعادەی جۆگرافیا ئەوان هەموو بکەینەوە تا ئێستا ئێمە ئەو تعلیمێکی لێ خوێنین خەڵکیتر ئەو کتێبانەی دانایە لەسەر کوردستان زۆری ڕقەمەکان غەڵەتە تاریخەکان غەڵەتە دروستبوونەکانی ینی خەڵکی مە پێچەواشە دەبی یعنی من لە ئیتفاقیەی سایکسپیکۆ تەماشام کرد ناوی لە عەرەبیەکەی ناوی عێراقیتە کرد تەرجمەی کوردیش کرد عین ناوی عێراقیتە چشکم پەیدا کرد چوومە سە ئینگلیزیەکی دەبینم عێراقی تێدا نییە میزۆپۆتامیا و عێراق زۆر جودایە گوتم نەوە ئەسلی ئیتفاقەکە بە فەڕەنسی نووسرای گوتم با بچینە سەر فەڕەنسیەکەش لەگە مامۆستا بەڕەحمەت مامۆستا سەلام ناوخۆشی پێم بوو گوتی وڵار باو تەحقیقی بکەین چوین فەڕەنسیەکەشمان تۆ دەبین لێش نییە دەبی ئاگادار بین ئەوە لە بۆ خۆی وای لێ دەکا شانازیەک دەداتە عێراق شانازیەک دەداتە سووریا شانازیەک دەداتە بەڵام ئەمە لە بۆ ئێمەی کورد ئەو شانازیە هیچ معقول نییە ئەمە بهینە ناوە خۆمان کە ئەساسیشی نییە بەڵام لە ناو کوردستانی شانازی زۆری تاریخمان هەیە هیچی باز نەکرایە ئەوە یعنی ئێمە ناوی کوردستان پێشی تورکیا و عێراق و سووریا ناسووریا چکە ماوضوع ئەچیتکەیە مامۆستا گیان بە بڕگەیەکی بەرنامەکەمانەوەیە کە میوانەکەمان خۆی شوێنی دانیشتن و گفتوگۆکردنی خۆی هەڵدەبژێرێت لێرەوە بزانم تەواو بووین ئەگەر پێمان باشە ئەگەر دەرفەتە بێ بچینە ئەو شوێنەی کە بەڕێزت بۆ دیاری کردوین بەسەر چاو ئینشاڵڵا پێکەوە دەچینەوە بەسپاس